سڵاتان لەبێ هاوڕێنم کاتتان باش. طبعا من یەکەم جارمە ڤیددیۆیەکی لەم شێوازە ئەەکەم و تیا مقامێک یان هەر شتێکی مۆسیقی تیا ڕوون بکەم و قسەی تیا بکەم. بەڵام بەڕاستی حەزم کرد قسە لەسەر یەکێ لە مقامە کوردیەکان بکەم کە لەناو میوزیکی کوردیا بۆ شێوازێک کە بوو حەقی بدرێتی حەقی نەدراوەتێ و من بەڕاستی ئەم مقامە بە گەوهەرێکی ناو میوزیکی کوردیە بینم، ئەویش مقامی نەوایە. طبعا لەم ڤیددیۆیە حەزەکەم بە جۆرێک باز لە مقامی نەوا بکەم کە هەموو کەسێک بتوانێت لەم ڤیددیۆیە تێبگا بە جۆرە لە جۆرە. واتە ئەگەر میوزەسیان نیت یان گۆرانی بێژ نیت ئاسایی ئەگەر بینەری ئەم ڤیددیۆی بیچکە هەوڵێن بە جۆرێک باسی بکەم کە زۆربەی ئەوانی کە بینەری ئەم ڤیددیۆیە بن تێبگەن لی. من ڕەنگە لە تایتڵی ڤیددیۆکە بینی بێتە کە ئاماژەم بەوەیەوە کە ئەم مقامەیەکێکە لە مقامە شاراوەکان مانایەوە نیە کە لای میوزیسیان و گۆرانی بێژەکان شاراون بە جۆرە لە جۆرەکان. ڕەنگە زۆربەیان ئاشناییان هەبێ بە مقامە، گویان لێبوو بێت بۆ بشتوانن کە بیژەنن و یاخود گۆرانی لەسەر بڵێن، بەڵام هۆکارەکەی بەڕاستی نازانم کە بۆچی کاری لەسەر ناکرێت لەسەر ئەم مقامە کوردیە. بە دڵنیاو ڕەنگە بپرسی کە کۆمەڵێک مقاماتی تر هەیە لەناو میوزیکی کوردیە کە بە هەمان شێوەی نەوا کەمتر ئەژەنرێن، بۆچی بە تەنهانەوە؟ بەڵێ بە دڵنیاو کۆمەڵە مقام هەیە کە کەمتر لە مقامە سەرەکیەکانی وەکو بەیات و هومایون و حیجاز و ئەمانە کەمتر باس ئەکرێن، کەمتر ڕوون ئەکرێنەوە، کەمتر میوزیکیان لەسەر دانرێ، پارچە میوزیکیان لەسەر دروست ئەکرێ. بەڵام ئەوەی کە دوورتان نزیک ئاشنای کارەکانم بێ ئەزانێت کە من زیاتر کار لەسەر کللتوری کوردیەکەم لەگەڵ کاری مۆدێرنا. پێم وایە کە نەوا ینی توانایەکی گەورەی تایە کە میوزیکی کوردی بەرەوڕووی میوزیکی جیهانیا بکاتەوە بەو جۆرەی کە لە ڕوو ئەکادمیەکە حەزەکەم دواتر باسی بکەم کە چۆن و چۆن نییە کە بۆچی وایەنەوە. بەڵام پێم وایە کە ئەو مقامانەی دیکە کە هەن لە ناو میوزیکی کوردیە بێگومان کە ئەوانیش توانایشی گەورەیانتیە، بەڵام وەکو خۆم کە کارم لەسەر کرد بێ پێم وایە نەوا لە هەر هەمویان گونجاوترە بۆی کە میوزیکی کوردی بە جیهانی بکات. ئەوانەی کە کاریان لەسەر نەوا کردووە یاخود نەکردووە، حتا مامۆسایانی گەورەی کورد وەکو مامۆسا حەسەن زیرەک و مامۆسا محەممەدی ماملێ و مامۆسا ماسەری خاڵقی تاوەکو ئێستا هیچ بڵاوکراوەیەکیان نییە لەسەر ئەم مقامە، کە من بەڕاستی پێم وایە ئەم سێ کەڵە هونەرمەندە لە باشوور و ڕۆژهەڵاتە پشتپێ بەسراوترینن لە ڕووی ئەوەی کە دەوڵەمەندیەکی زۆریان هەیە لە ڕووی میلۆدیەوە، بەڵام هیچ جێشە لە میلۆدیەکانیان لەسەر مقامی نەوانیەوە. ئەگەر تۆ بینەری ئەم ڤیددیۆیت و پێت وایە کە بە پێچەوانەوە کاریان هەیە لەسەر مقامی نەوا، حەزەکەم بەڕاستی زۆر حەزەکەم کە ئەگەر ئەرک بکێشیت و بۆم بنێریت بۆی کە گوێبیستی بم، چکە من زۆر دەمێکەیە ئەگەڕێم و زۆرم حەز دەکرد کە گوێبیستی نەوا بم بە دەنگی ئەو سێ کەڵە هونەرمەندە بەڕاستی. بەڵام ئەوانەی کە کاریان لەسەر کردبێ لە ناو میوزیکی کوردیە و ئەوەی کە بەجددی و زۆر بە دەوڵەمەنی ئیشی لەسەر کردبێت، مامۆسا عەلی مەردان بووە کە لە چەند شوێنێکی جیاوازە و توێتی لە شوێنەکە بە فارسیش نەوا ئەڵێت، بەڵام بە ئەکیدی بە جیاوازیانی ئەو نەوایانیە کە لە میوزیکی فارسیا هەیە. هەروە خانمە هونەرمەندی گەورە فەتانەی وەلیدیش بە هەمان شێواز یەک گۆرانی هەیە لەسەر مقامی نەوا بە هەمان شێواز. هەر بۆیش حەزەکەم کە خۆتان بەڕاستی گوێبیستی کۆمەڵێک ڤیددیۆ بن لەسەر یان کۆمەڵێک گۆرانی بن لەسەر مقامینەوە. فەرموون. کە ڕۆژی وەزری ئاوابوو بەجاو گریان نەکەم چ بکەم ئەیارەیار ئەمەنەمان ئەدەدەدەدا
لدى الدوري فلك أمر ذليل حمزبون من ببيشيرو رمو خنجر جگر زمار خان من لدني ساز حلال زمزم لو كلا شركي ساز حلال زمزم شركي خانم ناز ماجكي نودام شركي خانم خاز ماجكي نودام وهروها کۆمەڵە گۆرانی بێژی دیکەش لە دوای ئەم هونەرمەندانەوە بە دەگمەنی کۆمەڵێک ئیشان کردو لەسەرنەوە فەرموون گوێبیست بن دەستم بگرە بە گەرمی ئەی گیانە دڵت خۆشکە بە من و ئەو ژیانە دەستم بگرە بە گەرمی ئەی گیانە دڵت خۆشکە بە من و ئەو ژیانە هەردەم شادی ئەو کەیف و سەمایە خۆشە بەسمی دهۆڵ و زوونایە هەر وەختێ هەور و نەم بارانە دەنێ تۆ یادم و زستانە شەکە تو ماند و هیلاک و مرد و ڕێبواری بۆ من لە ڕێبانە نازەنینەی چاوشرینە دەم هەوێ بفڕم بەرە و تۆ داخەکەم باوڵم نییە بۆ بڕینی ڕێی سەفەر هێز و پشووی زاڵم نییە تا لە دیداری گەش و هەروەها دوو لە کارەکانی خۆم لەسەر مەقامی نەوا دامناوە کە ئەوانیش گۆرانی پەروانەتم و خوێنی ئاڵیە هەردووکیان لەسەر مەقامی نەوا کاری میوزیکەکەیانم بۆ کرد و میلۆدیم لەسەرداناوە وەختی ڕەحمەدون بەرە میوانی دەوڵەت خاونەتێن تۆ ئەگەر لەیلای منیش مەست لەلام وابوو کە یارێکی وەفادار و وەفاجۆیە جابا بێنە سەروی کە مەقامی نەوا لە چی پێک دێت ئەگەر ئێمە بین بەراوردکاریە بکەین لە نێوان میوزیکی کوردی لەگەڵ میوزیکی جیهانی یان نزیکترین سکێڵ یاخود ئەوەی کە پێوترێ سکێڵ یان مەقام یاخود مۆت نزیکترین لێوەی ماینۆری سروشتیە یاخود ناتچڕڵ ماینەر یان مۆدی ئەیۆڵێنە کە بەڕاستی نزیکایەتێکی زۆر زۆری هەیە لەگەڵ مەقامی نەوایە Say the joker to the thief, there's too much confusion, I can't get no relief. Businessmen, they drink my wine, plowmen dig my earth like holes in the sky. ئەگەر ئێمە لە ڕۆ تیۆریەکەیەوە باس بکەین تۆنی شەشەمی ماینۆری سروشتی تۆنی شەشەمی لە نەوایە ئەگۆڕێت بۆ ئینتەرڤڵی مایکرۆتۆنەڵ واتە ئەبێ بە ڕوبعە تۆن چارەکە تۆن بەڵام مەقامی نەوا لە میوزیکی کوردیار بۆ شێوە ستانداردە نامێنێتەوە کە من ئاماژەم پێکرد بەڵکو لەگەڵ بەرزبوونەوەی یان دابەزین یان گۆڕانکاری بازدان دروسە بێت لە نێوان مەقامێک بۆ مەقامێکی تر هەنێک جار کۆمەڵێک تۆن ئەگۆڕێت مەقامێکی تر ینی ئەوەی کە پێوترێ jump in modulations واتە مۆتکاری تیا دروسە بێ مۆتکاریەکی تیا دروسە بێ کە لەم مەقامەوە ئەچێتە مەقامێکی تر
و جیاوازی و هەر نەتەوەیەک بە شێوازێک ئەم بازدانە لە مقام بەکارهێنێت. طبعا نەوا لە میوزیکی فارسی و عەرەبیشا هەیە، بە تایبەت میوزیکی عێراقی زیاتر، بەڵام لە میوزیکی فارسیە پێگەیەکی زۆر زۆری هەیە، لە پێگەیەکی زۆر زۆر گەورەی هەیەەوە، چەندەها گۆرانیان هەیە لەسەر مقامی نەوا. ئەوان پێڵێن دەستگای نەوا، یەکێکە لە 7 دەستگاکەی میوزیکی ئێران. بەڵام لە کوردیە هەمان مقام نییە و بەکارهێنانی جیاواز و ئەداکردنی مقامە بەڕاستی جیاوازی خۆی هەیە. لە میوزیکی فارسیە نەوا یاریکردنە لە نێوان دەستپێکی نەوا باسەکەم کە پێڵێن دەرامەت، یاریکردنە لە نێوان تۆنی 7ەم و 6ەمە، بەڵام لە میوزیکی کوردیا دەست پێکەکەی لە نێوان تۆنی 3ەم و 2ەمە یاریکرد، وەکو چۆن بڵێ یاری ئەکات و ئەدا ئەکرێ. یعنی دەستپێکیان جیاوازە، ئەوەی کە لە فارسیە هەیە هەمان دەستپێک نییە و هەروەها هەوکو ناوەڕۆکی مقامەکەش جیاوازە. لە میوزیکی فارسیە بەم شێوازەیە. زار تا مقابل روی تو بگذاریم، بگذار تا مقابل روی تو بگذاریم، دزدیده در شمایل خوب تو بنگریم، دزدیده در شمایل خوب تو بنگریم. بەڵام لە میوزیکی کوردیە بەم شێوازەیە. بغمزي شاوي مخموري، بغمزي شاوي مخموري، سياهي مستي مي كردين، بغمزي شاوي مخموري، سياهي مستي مي كردين، بما تشينيوي مستغني، بما تشينيوي مستغني، لانواعي مزي كردين، أمان 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 أمان. کاتەوەی کە بینین ئەوەیە کە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان نەوا لە میوزیکی فارسیەوە، هەروەها نەوا لە میوزیکی کوردیە، و بە دڵنیاییش جیاوازی هەر هەیە لە نێوان ئەو نەوایی کە لە عەرەبیە، بەڵام بە شێوازێکی زۆر دەگمەن بەکارێ. بۆی کە هەڵە تێگەشتێکیش ڕوونایە، نەوا لەگەڵ مقامی نەوئەثەری عەرەبیە زۆر جیاوازە. نەوئەثەر مقامێکی ترە، بەڵام نەوا مقامێکی ترە. هەر بۆی هیوادارم کە بەڕاستی سوتان لەم ڤیدیۆی بینی بێت. زۆر سپاسانەکەم، هیوادارم جێ ڕەزامەندی و بێ کاتێکی خۆش بوویەوە.